ئەمە یەکێکە لە هاندەرە ناسرا و سەرسەختەکانی وەرزشی لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری سلێمانی کە ئەمیش مام هەژارە. مام هەژار یەکێکە لە هاندەرە سەرسەختەکان و ئەتوانین بڵین دڵسۆزترین هاندەری یانەی سیروانی نوێی شاری سلێمانیە کە چەندین ساڵە مام هەژار بە تەنها خۆی ئەگەر هاندەری دیکەشی لەگەڵانە بێ لە هاندان و پاڵپشتی یانەی سیروانی نوێ بەردەوامە و ڕۆڵی کەسێکی زۆر نزیک لە یاریزانەکان و ئیدارەکەش دەبینێ. مام هەژار هەمیشە بە ڕەمزی هاندەرانی یانەی سیروانی نوێ دەناسرێتەوە. بۆ هەمیان وێناو تاقام بۆ من جمهورم كاكا اللي استاذ قال لي انا عندي ممنون زور سپاس. قەڵ دروستبوونیە کە نادی سیروان هەبووە لای ماسی فرۆشەکان کە ئێستا کاتە ئەسحابەسوی مەطعەم ڕەوف ئەلیەوە نادی سیروان خۆشەویستیم بۆیان هەیە تێگەی کە لەگەڵ نادی سلێمانیا وەختی خۆی کە یاری کردووە سلێمانی بردوێتەوە لە سلێمانیشی بردوتەوانێ تێگەی اینجا دوای ئەوە خۆشەویستی کە بۆ نادی سیروان کوڕانی چوارباخ لە نێرە و لە کاک ڕزگار کە ئێستا مشریفە کاک ڕەفیق فاتیح ئەمانە مناڵ بووم کە چوومەتە ساحەی سلێمانی دانیشم یعنی ڕۆحێتم لەگەڵ ئەو تۆپایە یعنی هەموو سۆمای چاوم بۆ سەر تۆپەکە و تەوجیهی ئەو تۆپە چۆنە ڕوال ئەمێ تەوجیهی کەم ڕاستە من نە مشریفم نە مدەڕیبم بەڵام لە خۆم جمهورم ڕقم 12 لەسەرەوە بۆم هەیە هاندەرێک بم تێگەی هاندەرێکی ڕاستەقینە بم تێگەی لەگەڵەوە بغەش لە نادیەکانی کە بکە نادیەک هاتۆ میوانە لێراڵم بێ فاڵیاریان لەگەڵاکەن تەوجییانیم یەک دوو پاس عرس ئەمانە اینجا سیروانم خۆشێ سیروان کە چۆن نخبەی عێراق ئەوختە وەلی کەریم و ئەوان لێ بوو مامۆستا ئەوان کە مامۆستا وەلی لێ بووە کاک ڕزگار لێرە بوو دوای کاک ڕزگار خت گستێن نخبەی کوردستانی لە کاسەکەی کە هێنایەوە بەستەڵەکەی شکان کە کاسەکە هاتەوە بۆ سلێمانی بۆ نادی سیروان هێنایەوانێ ئێساش نادی سیروان یەکێکە لەو نادیانە و خۆش بێ ڕۆح و ڕۆحم ئاوێتیان بووە یعنی ئەگەر هەری لەبێ هەر لەوحەی ئەعلاناتەکەی نادی سیروان بێنێ من ئاسوودەم بچم لەوێ بم نادی سیروان ئەوە وەختی خۆی کاک حەسەن قەلێب کاک ڕۆستەم ئەمانە کۆمەڵێک یاریان تیا کردووە ئەوانە خۆشەویستن لەقی کە نادی سیروان چووە سەرکەوتنی بەدەستێنا ئەوانە من بۆ یەکەمی کەوت سەرکەوت پێشەوەش کە گوڵ نادی دووهەم هەندرێن بوو مامۆستا حاکم جەمال بوو هاتن من بە گوڵ پێشوازیم لێکردن چکەەوە یەکەم جار بوو بۆەوەی کە کاک ڕزگار ئەو کاسەی هێنایەوە لە هەولێرەوە بەرەو ئێرە من مەبەستمەوە نییە بڵێم کاسەکە لە هەولێر بێ لە دووهۆک بێ لە زاخۆ بێ هەر شوێنێ بێ کوردستانە بۆ من بەڵام پێم خۆشە هەموو نادیەکان یاری زانی کورد پێ بگەن ئەو جیلانی کە لە خوارەوە لە مەرکە شەبابەکانن لە شەبابەکانن سەریان خەم بۆ سەرەوە هەموو نادیەکان ئاستی مەحافەزەکان خۆیان یاریچیەکان خۆیان دروستیکەن ئەوەنە احتیماد دەکەن لەسەر ئەم لاو لەسەر ئەو لا بێنن ئەوان دنیا خوا شتێکی کرد بە خەڵات بۆ من ئەوە بوو کە نادی سیروان سەرکەوتێگە یعنی ئەو شتێک کە خوا بەخشێ بە مرۆڤ شتێکی خۆش شادە بێ پێی من ئەبەوە شاد بووم تێگە خەڵک شادی زۆر بە نەوەی کە شتە باتە سەر من ئەبەوە ڕۆحم شادە بێ کە نادی سیروان ئەو ڕۆژە سەرکەوت هیوای سەرکەوتن بۆ ئەوان بۆ هەمیانە ئەخوازم بۆ هەموو یاریزانەکان چاویان ماچەکەم چاوی کا خەلیل ماچەکەم کە جمهوریە بەرەگە ماوەستانە چم خوا ئافریکا کاکە جەهانگیر وەفاتی کرد ئێمە چین بۆ سەیری زاخۆ و دووهۆک و بۆ خواروی عراقیش چین بۆ سەری یاری وەختی خۆی من خولیای وەرزش بووم هەموو هیوایەتم ئەوەیە وەرزش پێشکەوێ لەم شارە